قەبارەی هێزە چەکدارەکانی یەکێتی و پارتی بە ژمارە. کوردستان خاوەنی دوو هەواڵگری و 29 هێزی جیاوازە. 400,000 کەس بە ناوی هێزی ئەمنی هەن. 100,000 کەس لە کوردستاندا هەواڵگرین. لە نێو 6,150,000 کەسی دانیشتووی باشووری کوردستان 400,000 کەس چەک بەدەست و سەر بە هێزە ئەمنیە جیاوازەکانن و مانگانە نیوەی بودجەی کوردستان دەبن. لە باشووری کوردستان هێزە ئەمنیەکان بەسەر سێ پەیکەری سەرەکیدا دابەش بوون و لە نێو ئەو پەیکەرانەشدا خاچی هەردوو پارتە دەسەڵاتدارە کە بە ڕەنگی سەوز و زەرد هەن. هەر یەک لە وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ و ئەنجومەنی ئاسایش نوێنەرایەتی چەک و هێزی چەکدار دەکەن. ژمارەی ئەم 29 هێز و دەستە جیاوازە 400,000 کەسە و مانگانە زیاتر لە 490 ملیارد تەنها بۆ موچەکانیان دەبن کە زیاتر لە نیوەی ئەو پارەیە کە بۆ تەواوی موچەخۆرانی هەرێم لە بەغدادەوە دەنێردرێت. جگە لەم پارەیە مانگانە بۆ خەرجیان نزیکەی 100 ملیاری تر دەبن بە تایبەت دەستە هەواڵگریەکان و پێشمەرگە. ژمارەی هێزەکانی پێشمەرگە 118,442 کەسە. تەنها وەزارەتی پێشمەرگە خاوەنی 12 هێزی جیاوازە. بڕبڕی پشتی وەزارەتی پێشمەرگە هێزەکانی 78 کە بە هەردووکیان 114,000 پێشمەرگەن بە جۆرێک یەکەی هەفتە یەکێتی زیاتر لە 56,000 پێشمەرگەیە و یەکەی هەشتای زێڕەوانەی پارتیش زیاتر لە 58,000 پێشمەرگەیە. لیوە هاوبەشەکانی پارتی و یەکێتی و بەشێک لە هێزەکانی تر ژمارەیان نزیکەی 40,000 کەسە و ئەمریکا سپۆنسەریان دەکات و مانگانە نزیکەی 25 ملیۆن دۆلار بۆ هاوکاری موچەی لیوە هاوبەشەکان تەرخان دەکات. لیوە تایبەتەکان لیوای پاراستنی سلێمانی یەکێتی و ژمارەیان 3000 کەس. لیوای سکرتاریەت و پاراستنی سەرۆکایەتی کۆمار یەکێتی نیشتیمانی و ژمارەیان 12,000 کەسە. بەرگری فریاکەوتن و پشتیوانی 1 و 2 ژمارەیان 22,000 چەکدارە. زێرەوانی پارتی کەسەر بە وەزارەتی ناوخۆیە 44,000 چەکداری هەیە. کۆماندۆ هێزی ئاڵتوونی یەکێتی نیشتیمانی و ژمارەیان لە نێوان 4 بۆ 5,000 کەسە. لیوای یەکێتی تایبەت و لیوای بارزان پارتی دیموکرات 8,000 چەکدار. لیوای تایبەتی گوڵان پارتی دیموکرات ژمارەیان 3,000 چەکدارە. جگە لە بوونی هەواڵگری پارتی و یەکێتی بەجودا لە نێو وەزارەتی پێشمەرگەدا لەم وەزارەتەدا 13,334 کەس بە پلەی ئەفسەر و 2,500 لیوە ڕوکن تا عەقید هەن. پارەی هێزەکانی پێشمەرگەش کە سەر بە پارتی و یەکێتین بڕی 130 ملیار و 61 ملیۆن دینارە. ئەنجومەنی ئاسایشیش پێک هاتوون لە چەند تایپێکی جیاواز کە دابەشبوون بەسەر یەکێتی و پارتیدا. ژمارەی ئەندام و چەکدارانی تەواوی ئەنجومەنی ئاسایشیش بریتیە لە 41,000 کەس و مانگانە نزیکەی 17 لە سەدی تەواوی موچەی هەرێم دەبن. لە ئاستی هەواڵگریدا هەردوو دەستگای زانیاری یەکێتی نیشتیمانی و دەستگای پاراستنی پارتی دیموکراتن کە هەردووکیان خاوەنی هێز یاخود ئۆپەراسیۆن و یەکەیەکی تایبەتی نهێنی هێرشبردنن کە ئەوەی یەکێتی ژمارەیان 750 چەکدار و ئەوەی پارتی ژمارەیان 500 کەسە. دەستگای ئاسایشی هەرێم کە ژمارەیان 31,430 کەسە بوونەتە دووبەرە. ئاسایشی سەر بە پارتی دیموکرات کە ناوچەی کارکردنیان سنووری هەولێر و دهۆکە و ژمارەیان زیاتر لە 16,000 کەسە. ئاسایشی سەر بە یەکێتی نیشتیمانی ژمارەیان زیاتر لە 14,000 کەسە. ئەنجومەنی ئاسایش ژمارەیان 6,476 کەسە. یەکێتی خاوەنی هێزێکی ترە لە ناو ئاسایشدا کە هێشتا بە فەرمی نەبووەتە بەڕێوەبەرایەتێکی دانپێدانرا و بەڵام ژمارەیان دژە تیرۆری یەکێتی CTG کە ژمارەیان 4,000 کەسە. دژە تیرۆری پارتی CT کە ژمارەیان 3,000 کەسە. هێزی مغاویر کە هێزێکی تایبەتە و سەر بە دژە تیرۆری یەکێتیە و ژمارەیان 1000 کەسە. ئەوەی دەمێنێتەوە هێزەکانی سەر بە وەزارەتی ناوخۆیە کە ژمارەیان 149,748 کەسە و دابەش بوون بەسەر پۆلیسی ناوخۆ، هاتوچۆ، پۆلیسی نەوت و گاز، یەکەی پاسەوانی، چالاکی مەدەنی، پۆلیسی فریاکەوتن و پاسەوانی سنوور. ئەمانیش ڕێژەی 18 لە سەدی تەواوی موچەی هەرێم دەبن. جگە لەم هێزانەی ڕاستەوخۆ سەر بە حکوومەتی هەرێم و هەردوو حیزبە دەسەڵاتدارەکەن. لە دەرەوەی ئەمانە 6 هێزی تری چەکدار هەن کە بە هەمان شێوە پارە لە موچەی گشتی دەبن و لە نێو باشووری کوردستاندا بارگەیان هەیە. هێزی تایبەتی گوڵخانە کە سەر بە مەکتەبی سیاسی پارتی سۆشیال دیموکراتی کوردستانن و ژمارەیان 2,000 کەسە. هێزی ڕۆژ کە ژمارەیان 6,000 کەسە. هێزی پاک پێشمەرگەکانی پارتی ئازادی کوردستان حوسێن یزدان پەنا. هێزی پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان ئێران. هێزی پارتی دیموکراتی کوردستان. هێزی پێشمەرگەی کوردستان کۆمەڵەی ڕەنجدەرانی شۆڕژگێڕی. هێزی پاراستنی ئێزیدخان حەیدەر شەشۆ 4,000 چەکدار. لیوای جەزیرە عەرەبەکانی ڕەبیع و زومار 2,000 چەکدار. فەرماندەیی شەنگال قاسم شەشۆ 10,000 چەکدار. بە پشتبەستن بە دوایین یاسای بودجەی هەرێم لە 2013دا کە دوایین پرۆژە بودجەیە حکوومەتی هەرێم داینابێت ژمارەی هێزە سەربازیەکان بەگشتی 411,825 موچەخۆرە. ئەو ژمارانش بە بەردەوام ئەگەری گۆڕانکاریان هەیە چونکە دامەزراندن بەدەستی حیزبە و پەیوەندی بە حکوومەتەوە نییە. قسەی کۆتایی ڤار دەیکات.